لە کاتێکدا برینەکانی غەزا ڕۆژ لە دوای ڕۆژ قوڵتر دەبنەوە و بانگی مرۆڤاتی بۆ یارمەتی لە ئاسمانی شارەکەدا دەنگ دەداتەوە، جارێکی دیکە دەستی هاوکاری و بەخشندەیی لە کوردستانەوە درێژ دەبێتەوە بۆ ئاسمان و زەوی ئەم خاکە لێقەوماوە. وەک تیشکێکی هیوا لە دڵی تاریکیەوە دەستگای خێرخوازی بەخشین باوکاری ڕێکخراوی هەیئەی خێرخوازی هاشمی کاروانێکی نوێی مرۆیان بۆ خوشک و برایانمان لە غەزا لە ڕێگەی فڕۆکەوە بەڕێخست. دیارە ڕێکەوتنەکەمان بۆ شێوازە بووە کە بە ئینزال لە ڕێی فڕۆکەوە بیخەنە خوارەوە لە وڵاتی لە غەزا. ئینشاءڵڵا ئەمڕۆ خەریکی ئەوەی کە باریکەین هەر ئەمڕۆژ کە دەرەچی ئینشاءڵڵا ئەگەیەندرێ بە کەسوکارەکەمان لەوێ لە ڕێی بڵێن چەند سنوورێکیان هەیە لێرە لەو سنوورانە بڵێن بە شاحینە ئەڕوا، بەڵام ئەمەی کە ئێمە حەزمان کرد کە ئەم شێوازە کە خستنە خوارەوە بە فڕۆکە کە زۆر سەریحتر ئەگاتە شوێنی خۆی، بۆیە ئێمە داوامان کرد بۆ شێوازە بێ. خۆشبەختانە لەگەڵیان ڕێکەوتوین کە زیاتر لە 1000 کارتۆن خۆراکە و خۆتانە بینن کارتۆن خۆراکانیش کە دیاری کراوە 20 کیلۆ زیاتری تایە و پێکاتۆ لە حەڤە پێکاتی کە تایەتی زۆربەی زۆریشی شتی ئامادەکراوە لە قوتودراوە بۆ ئەوەی لەوێ ڕاستەوخۆ بەکاری بێن. ئەم هاوکاریە کە بەرهەمی دڵسۆزی و بەخشندەی خێرخوازانی کوردستانە پەیامێکی ڕوونەکە دەڵێت ئێوە بەتەنیا نین. ئەمە یەکەم جار نییە دەستگای خێرخوازی بەخشین ئازارەکانی غەزە دەبیستێت. بە درێژایی ساڵانی سەختی و گەمارۆ هەمیشە دەستی سۆز و هاوکاریان بۆ درێژ کردوون. وەک ئەندامێکی دەستگاکەش وتی هەموو ئەو خواردنانەی دەینێرین دیاری دڵی خێرخوازانە. ئەم هاوکاری و خواردنانە کە دەستگای بەخشینی کوردستان ئامادەی کردوون بە پشتیوانی خوا هێزە چەکدارەکان هەڵدەستن بە گواستنەوەی بۆ بنکەی ئاسمانی شاهانە و لە ڕێی فڕۆکەکانی هێڵی هێزی ئاسمانی شاهانەوە بەردەدرێتەوە بۆ هاوڵاتیانی غەزە. سوپاسی دەستگای بەخشین دەکەین. لەم کاتە سەختەدا ئەم کاروانە خۆراکیە تەنها تێرکردنی گەدەیەک نییە، بەڵکو تێرکردنی ڕۆحێکە بە هەستی پێکەوەبوون و مرۆڤدۆستی. هیوا و نزای خەڵکی کوردستان لەگەڵ هەر کارتۆنێکدا لە غەزە دەنیشێتەوە بەو ئاواتەی ئارامی و ئاسایش بگەڕێتەوە بۆ غەزە و چیتر برسێتی دەنگی هیچ منداڵێک نەبڕێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.